لە جێرسی سیتی لە ویلایەتی نیوجێرسی بەرپرسانی ئەو شارە پەیکەرێکی نوێیان بە ناونیشانی ڕۆحی ئاو تەرخان کردووە بۆ شارەکەیان. پەیکەرەکە ژنێکی گەنجە کە پەنجەی لەسەر لێوەکانی داناوە و داوای بێدەنگی دەکات و بە ئاراستەی شاری نیویۆرک لەسەر ڕووباری هاتسێندانراوە. هونەرمەند جان پلەنسا لە بارسۆلۆنای ئیسپانیاوە دەڵێ مەبەستەکەم ئەوە بووە کە ئەم پەیکەرە ئیلهام بەخشی بیرکردنەوەیەکی بێدەنگانە بێ لە سروشت و جیهان. کاتێک پەردە لەسەر پەیکەرێکی نوێت لا دەدەی چی دیە و پارچەیەی تۆ نامێنێت بەڵکو هی هەمووان دەبێت. ئەوە بۆ مانایەیە کە خەڵک بیر لە پەیامی پارچە هونەریەکە دەکەنەوە و ئەوە زۆر سەرنجڕاکێشە. خەڵک هەندێک جار پێیان وایە کە من بە شێوەیەکی زۆر ڕاستە و خۆیانە داوای بێدەنگیم کردووە، بەڵام نەخێر، من تەنها داوای بێدەنگیەک دەکەم کە تیایدا زیاتر بیر لە گرنگی سروشت و جیهان بکەنەوە. ئەم هونەرمەندە دەڵێ نزیکەی 4 ساڵ پێشستا پرۆژەکەی دەست پێ کردووە و لەوانەیە بەهۆی پەتاکەشەوە تەواوکردن و دامەزراندنی لە شوێنی خۆیدا کەمێک زیاتر بخایەنێ. لە ڕێگای ئەم پەیکەرەوە داوای کەمێک بێدەنگی دەکەم بۆی خەڵک گوێیان لە دەنگی یاو بێت. ئەم پەیامە قوڵە کەوامان لێ دەکات بیر لە بنەڕەتی دنیا و سروش بکەینەوە و وابزانم شاری نیویۆرک لەوە تێدەکات من تەنیا داوای بێدەنگبوون لەوان ناکەم، بەڵکو داوا لە جیهان دەکەم کە بێدەنگ بن و ڕێگە بدەن گوێمان لە دەنگی ئاو بێت. ڕیچارد لەفراگ گەشەپێدەری خانوبەری جێرسی سیتی دەڵێ ئەو دەیزانی پلەنسا پەیکەرسازێکی گونجاوە بۆ دروستکردنی پارچێکی هونەری لەو شێوەیە بۆ کەناری دەریاکە. ئەو ساتەی کارەکەیم بینی دەمزانی جام تاکە کەسە بتوانێت ئەم کارە بکات. ئەوەی لە پشتمەوەیە و ئەو دروستی کردووە دەبێتە هێمایەک لە هاتسن بۆ نەوەکانی ئێمە و سوپاسی جان دەکەم کە پەیکەری ڕۆحی ئاوی پێبەخشین. بە وتەی لەفراگ ڕۆحی ئاو بەرزترین پەیکەری گشتی ئەو هونەرمەندەیە لە جیهاندا و بەرزیەکەی زیاتر لە 24 مەترە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.